حاجی عەبدوڵڵام داوێکم لە هەر هەمووتانە ئەوش ئەوەیە لە ماڵەکانتان بمێننەوە تکاتان لێکەم دایک و باوکمان گوناحیان نییە خوشکەکەمان گوناهی نییە و برا بچکۆلەکەمان گوناهی نییە کە بۆ هۆکارێک بێت تووشی نەخۆشی بنەوە هۆکارش ئێمە بین ڕاستە ئێمە بینە قوربانی بەڵام با کەسانی ترش نەبنە قوربانی وەک ئێمە جا لە هەر هەمووی باشتر ئەوەیە کە لە ماڵەکانمان بمێننەوە مانەوەمان لە ماڵ دەنگێکە فرادڕاستێکە کە نابێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیەک کە هەزارها خەڵکی تر گرتوێتەوە وا بە چاوی خۆمان بە ڕۆژی ڕووناکەی بینین بەهار هەمومان بەیەکەوە ئەو دەنگە بگەێنین ئەو ژڕێنموویەکە لێرەوە دەنگی خۆمانەگەینین ئەم دەستخۆشیە حکومەتە هەرێمی کوردستانê dikin بۆ van biryarê dayîn بۆ parastina xelkê ji vê êşa koronê em hêvîdarin xelek jî gele harîkar bi şimalê xwe derkevin بۆ سلامەتیya giyanê we û îşallah Xwedê we hemiya star ket û dubare spasî bû hikûmeta Herêma Kurdistanê û hêvîdarin xelek jî harîkar bike. من کە ناوم شاد سید حەیدەرە قوتابی زانکۆم لە پێناو بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وەگەرکێکی نیشتیمانی و مرۆڤانە پێویستە لەسەر هەموو لایەکمان پابەندی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی بین بەوەی کە بۆ ماوەی 14 ڕۆژ لە ماڵەکانی خۆماندا بمێنینەوە بۆ کارێکی زۆر گرنگ نەبێنە چینە دەرەوە لە پێناو سەلامەتی گیانی خۆمان و خۆشەویستان و هاوڕێکانماندا داواکارم لە هەموو لایەک پابەند بین بۆ ڕێنماییانەوە بە هیوای سەلامەتی و تەندروست باشی بۆ هەموو لایەک ڕێز و سپاس. Ez Ferhat Nêrweyî ragihandkor û pêşmerge me lê min biryar daye di mavê va deh roja da di nava malê da bimînim û dernekevim da bişêm serkeftinê li ser vayrosê koronayê tomar bikim daxwaz dikim hîn jî wekî min palpişt û piştevanên hikûmetê û wezareta tenduristî bin da li ser koronayê serkeftinê tomar bikein.